سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن ئێستا بینەر و بیسەری بەرنامەی ڕۆژ باش بن ئەم بەیانیش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکە ئەوە لەگەڵتانین و هیوادارم کە بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوە بێت من خۆم زۆرم بەدڵە کاتێک کە ئامادەکاری بۆ ئەەکەین هەر کاتێک سەیری یەکێک لەو بابەتانە دەکەم کە ئامادە کراوە بۆ ئێوە دەڵێم بۆ خودی من چەندە سوودی هەبێ بۆ خەڵکی تر چەندە بە سوود بێت و چەندە بە دڵیان بێت و پەلەمەکە ببێتەوە بە سبینێ و بێم بۆ ئێوە ئەو بابەتانە هەر هەمووی بخەمە ڕوو و نمایشی بکەین بۆ ئێوە هەر لە ئەو ئین هاوسانی کە بۆتان ئامادە کردەوە کراوە هەتاوەکو ئەو بابەتانی کە تەوەری سەرەکیمانن ئەمڕۆ تەوەرێکی سەرەکیمان هەڵبژاردووە بابەتەکەی ئەوەیە کە ئەمڕۆ ئەکرێ بڵێین پێشبڕکێکی گەورە لە هەولێر ئەنجامەدرێت بۆ کێ بۆ منداڵان جا پێتان ئەڵێم کە پێشبڕکێکە چییە؟ پێشبڕکێکە پەیوەندی بە هونەرەوە هەیە هونەری وێنەکێشان سەبارەت بەوە سەرپەرشتیاری ئەو پێشبڕکێ لەگەڵمانە بێت دەزانینەوە کاتژماری منداڵەکان چی چەند منداڵن و ئەو هونەرە کە هونەری وێنەکێشانە چۆن لەناو پێشبڕکێکە کاری لەسەر کراوە چەند منداڵ بەشدارە بن ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە جگەل لەوە کۆمەڵی بڕگە و بابەتی دیکە وەک ئاماژەم پێکردووە لە هەمووشیان گرتتر کە لە سەرەتای پرۆگرامەکانەوە دەستی پێ ئەەکەین ئەویش کورتەیەکە لە هەواڵە سیاسەکان کە بە کورتی دەیخێنە ڕوو بۆ ئێوە لەگەڵمان من بابزانین لە دنیای سیاست چی ئەوزێت. نەجم جبوری پارێزگاری نینەوە بە کوردستان 24 ڕاگەیان ماوەیەکی زۆر بەسەر ڕێکەوتنی شنگال تێپەڕیوە هێشتا هیچ کام لەم خاڵانە کە خاڵە بنەڕەتیەکانی ناو ڕێکەوتنەکان چارەسەر نەکراون. جبوری گوتیشی پێویستە هەردوو حکوومەتی یاریمی کوردستان و عێراق بەکردەوە هەنگاو بۆ ئاساییکردنەوەی دۆخی ژیان لە قەزای شنگال بنێن. وین مەڕۆتۆ وتەبێژی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش ڕایگەیاند هێزی تایبەتی ئەمریکی ناسراو بە TOH لە کوێیتەوە هاتبوونە عێراق بەڵام دوای کۆتایی هاتنی ئەرکەکەیان گەڕانەوە بنکەی سەرەکی خۆیان لە کوێیت. وتەبێژی هاوپەیمانی نێودوڵەتی دەڵێ ئەو هێزە تایبەتە لە کاتی زۆر پێویستە ئەرکدار دەکرێت بۆ کاتێکی کورتیش و دیاریکراو بۆ هاوکاری هێزەکانی دیکەی ئەمریکا لە ناوچە جیاوازەکان دەستێوەردان دەکەن. هاوکاریەکانی پشتیوانی ئاسمانی یان زەمینی لە خۆ دەگرێت هاوکاریەکانیان. ئەندامێکی شاندی ئەوروپی لە دانوستانەکانی ڤێنا تایبەت بە پرسی زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران ڕایگەیاند سەرەتای مانگی داهاتوو گفتوگۆکان بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 دەست پێ دەکاتەوە. هەروەها ئەو ئەندامەی شاندی دانوستانکاری ڤێنا بۆ ئاژانسی هەواڵی فرانس پرێس ئاشکرای کردووە حکوومەتی ئێستای ئێران ئامادەی نیشانداوە بەڵام یەکێتی ئەوروپا دوو دڵە لەو شاندە نوێی کە لەلایەن ئێرانەوە بۆ گفتوگۆکان دیاری دەکرێت. کۆتایی ئەم ساڵ جارێکی دیکە وڵاتانی جیهان بۆ ڕێکەوتنێک لەسەر کەش و هەوای جیهان کۆ دەبنەوە. ئامانجی کۆبوونەوەکە زیندووکردنەوەی ڕێکەوتنی کەش و هەوای پاریسی ساڵی 2015 دەرکەوتنی مەترسیەکانی گۆڕانی کەش و هەوا سەرکردەی وڵاتانی ناچار کردووە بە پەلە چارەسەرێک بۆ بەرزبوونەوەی پلەکانی گۆی زەوی و وشکە ساڵی بدۆزنەوە. نەتەوە یەکگرتوەکان داوای 100 میلیارد دلار دەکات بۆ ئامادەکاری و ڕێگری لە زیانە چاوەڕوانکراوەکانی گۆڕانی کەشوەوە. ئەمڕۆ ئۆلۆمپیادی تۆکیۆ کاهی 2020 کۆسایی دێت. لە چوارچێوەی یاریەکانی ئۆلۆمپیادی تۆکیۆ ئەمڕۆ کۆتاکێبڕکەی ماراسۆنی کوڕان ڕکابەرەکانی بالا باسکە تۆپی دەستی ئافرەتان لەگەڵ یاری تۆپی ناو ئاو کێبڕکەی پاسکیل سواری جیمناستیک و بۆکسین بەڕێوە دەچێت. دواتر بەڕێوە ڕسمێکی تایبەت بە کۆتایی ئۆلۆمپیادی تۆکیۆ 2020 بەڕێوە دەچێت کە تیایدا زیاتر لە 11,000 یاریزانی وەرزشە جیاوازەکان هەوڵی بەدەستێنان مەدالیایان داوە. ئۆلۆمپیادی تۆکیۆی 2020 لە 23 مانگی تەمووزەوە دەستی پێکردووە ئەمڕۆژ هەموو پێشبڕکێ و یاریەکانی کۆتایی دێت. کۆتاییمان بە کورتەهێنا لەگەڵم. سەرەتای بەرنامەکەمان و بابەتەکەمان بە کەسێک دەست پێ ئەەکەین کە هونەرێک ئەنجامەدات هونەری پۆترێتە بەڵام بە جیاوازی ڕەنگە ئەو شێوازی ئەو کەسانی کە وێنەیان دەکێشێت شێوازێکی زۆر جیاواز بێت ئاماژە بێت بۆ نەخۆشیەک لەو کەسانە کە نەخۆشیێکی دەرونیە لە وێنەی خۆی ئەمە
شتێکی جیاوازە کە لەرێ نەجمەدین یەکێکە لەو هونەرمەندە گەنجانەی کە توانیوێتی ستایلێکی تایبەت لە بواری هونەری شێوەکاری بۆ خۆی دیاری بکات بە تایبەتیش لە ڕێگای کارە هونەریەکانەوە کار لەسەر پۆترێت و ڕوخساری مرۆڤەکانەکات. بابزانین لەرێ چۆن کار دەکات. خولیای کارکردنی بۆ هونەر بۆ قۆناغەکانی سەرەتای خوێندن دەگەڕێتەوە. هەر لەو زەمەنەوە توانیوێتی بە شێوازێکی تایبەت کار لەسەر نەخشاندنی ڕوخساری مرۆڤەکان بکات، بە شێوازێکی هونەری نەخشیان بکاتەوە. ئەمانە کۆمەڵە پۆرترێتی کلاسیکن، دووبارەم کردوتەوە بەڵام فۆرمەکانم گۆڕی و تەکنیکی خۆمم تیا بەکارهێناوەتەوە. ئەوانە بۆ من زۆر مۆزوعە، ینی بەلای منەوە مرۆڤ گرنگترە لە گرنگترە لە ئەو بابەتانی ترکە لە ئێستا باون هونەرمەندەکان ئیشی لەسەرەکەن. لەبەرو ئێمە لە کۆمەڵگای ئێمەیە مرۆڤەکان زۆر پشتگوێ خراونیان لە ئایلێکا سێرەکەی پەردبوون هەیە، کەس ئاگەی لە دەرونی ئەوەی بەرامبەر نییە. بۆ منە زۆرجار لە بازاڕا دەموچاوی خەڵکێکە بینی بەلاتەوە سەرنجڕاکێشە سەیڤەکەم لە مێشکی خۆمە و دووبارە دروستیانەکەم. لە نێو پۆترێتی ئەو دەم و چاوانەی نەخشاندوونی ئامانجێتی کا لەسەر پیشاندانی ئەو نەخۆشیانە بکات کە ڕاستەوخۆ نیشانەکانی لەسەر ڕوخساری مرۆڤەکان بە دەردەکەوێت، بە تایبەت ئەو نەخۆشیانەی پەیوەستن بە دەرونی مرۆڤەکانەوە. زیاتر لەسەر پۆرتریتە و ئەو نەخۆشیانەی کە گۆڕانکایی لە دەموچاوە دروستەکات، یان لە سەر کۆمەڵە نەخۆشی شەکەم پرۆژەکە بەنای ئەبنۆرماڵیتیەوەیە کە لە چەند مانگی داهاتووە ئەرز دەکرێت. ئەمە کۆمەڵێک لەو پۆرتریتانن کە لەو ئەرزەیە دایانێمەوە. زیاتر لەسەر لایەنی دەرونی کەسەکان ئیشەکەم و ڕەنگەکان ئەگۆڕم کە بۆ نەگەرسەیری دەموچاوەکان کەی هەستی پێکەی بۆنە نەخۆشی دیپرێشنیان هەیە یان ئەنگزایەتیان هەیە، کۆمەڵە نەخۆشی تریان هەیە. پیشاندانی کاریگەریەکانی کات و شوێن لەسەر بیرکردنەوە و گۆڕینی شێوە و شێوازی ڕوخساری مرۆڤەکان یەکێکی دیکەیە لەو خاڵانەی ئەم هونەرمەندە لە ڕێگای هونەری شێوەکاری کاری لەسەر کردووە. هەر ئەمەش وای کردووە هەر لە سەرەتای کاری هونەریەوە بتوانێت ستایلێکی تایبەت بەخۆی هەبێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بینیمان کە چەند جوان کارەکانی دەکات و هەر هونەرێک هەر هونەرمەندێک کە پێشکەشی دەکات پێیوەستە بە سەلیقەی ئەو کەسەوە و هونەری وێنەکێشان هونەرێکە کە لە ناخی کەسەکەەوە هەڵەقڵێت سەلیقەی ئەو کەسە دەرەخات. بۆیە گرنگیەکی تایبەت بۆ کەسانە بدەن کە دەزانن دەستی وێنەکێشانیان هەیە، چونکە توانن سەلیقەکانیان بێنە دەرەوە، ناخی خۆیان نیشان بدەن لە ڕووی وێنەکانیانەوە. هەرەمەش وای کردووە کە ئەمڕۆ پێشبڕکەیەکی وێنەکێشان بۆ 600 منداڵ لەسەر ئاستی هەولێر بەڕێوە بچێت، بۆ ئەوی کە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە پێشبڕکێکە چۆن بەڕێوە دەچێت، ژمارەی منداڵەکان زۆرن، بزانین بە چ میکانیزمێک ئەم مناڵدانە بەشداریان کردووە، تەمەنەکان لە نێوان چەندە. ئەوە سەرپەرشتیاری پێشبڕکەی وێنەکەشان ئارام فواد ئەحمەد میوانە لەگەڵمان لە ئستودیۆ. بەخێر هاتی کاگای. زۆر سپاس. کاگەرم با سەرەتا بەوە دەست پێ بکەم کە ئەم پێشبڕکەیە ئامانجلی چییە؟ بەڵێ ئامانجی ئێمە وەکو شاری یاری سمایلاند لەوەدایە کە بەڕاستی لەناو کۆمەڵگای کوردی منداڵێکی زۆر بەهرەمەند و لێهاتوو هەیە، بەڵام بەداخەوە هیچ لایەنێک وەکو پێویست گرنگی بۆ منداڵانە نادا. ئێمە وەکو شاری یاری سمایلاند ساڵانە ئەم پێشبڕکێی ئەنجام دەدەین بەهرەی ئەم منداڵانە زیندوو دەکەینەوە کە بەڕاستی منداڵی زۆر بەهرەمەند و لێهاتوونە و لە پاش ئەم پێشبڕکێش چەندین پێشانگا و کاری باشتریان بۆ دەکەین. منداڵەکانش هەست بەوە دەکەن کە بەڕاستی لایەنێکی گرنگیان پێدا و زۆر دڵیان پێی خۆش دەبێت. زۆر باشە. مەرجەکانی بەشداربوون ئەو منداڵانە چۆن بەشداریان کرد؟ ئەوان پەیوەندیان بێەوە کردووە کە بەهرەمەندن لەلایەن دایکان و باوکانی و پەیوەندی بە ئێوە کراوە، یاخودنا ئێوە بانگەواستان کردووە کە پێشبڕکێکی لەو شێوەیە لە ئارادایە؟ بەڵێ ئێمە بۆ ئەم پێشبڕکێیە لە چەندین کەنال ڕکلامان کردووە، لە لقەکانی خۆشمان بە هەمان شێوە بانگەوازمان کردووە. 3 ئاسمان داناوە، هەر ئاستەیەک لە تەمەنی 6 ساڵ تاوەکو 8 ساڵە، ئەمە ئاستی یەکەمە. ئاستی دووەم لە تەمەنی 9 ساڵ تاوەکو 12 ساڵە، ئاستی سێمیش لە تەمەنی 13 ساڵ تاوەکو 15 ساڵە. ئەم 3 ئاسە ئەتوانن لە پێشبڕکێیەکە بەشداری بکەن. زۆر باشە. وەکوتمان مەرجەکان تەنیا لە نێوان تەمەنەکانتر پەیوەندی هەیە بۆی کە ئەگەر دەستی ڕسمی هەبێت یاخودنا؟
ڕەنگە هەندێ مناڵ هەیە دەستی وێنە کێشاینەوێ بەڵام بەس هەر حەسکات ئێوە مەرجە ئەبێت پێشتر وێنەیەکی کێشا بێت بەشداری کرد بێت لە پێش بڕکەیەک یاخود لە فستیڤالێک. ئێمە هیچ مەرجێکی قورسمان لەسەر ئەو منداڵانەدا نەداوە بەڵام تەمەنەکان بە گوێرەی تەمەنەکان وێنەکە دیاری کراوە تەمەنی 6 ساڵ تاوەکو 8 ساڵ بە حکمی ئەوەی کە تەمەنیان بزوو کە ناتوانن وێنێ قورس بکەن ئێمە وێنەیەکی ئاسانمان بۆیان داناوە تەنها ڕنگ بەکاردێنین لەم وێنەیە. کەواتە ئێوە وێنەکانیش هەڵەبژێرن کە ئەوان هەمویان یەک وێنەی تایبەتەکە بۆ نمونە ئەڵێن وێنەوە بکە دەستشۆردن چۆن دەستشۆردن وێنەی دەستشۆردن و پاک و خاوێنی ئەمە بۆ ئەوان بۆ تەمەنەکەی تەمەنی دووەم بە هەماشی بە وێنەیەکمان داناوە بەڵام وێنەکەی دووبارە دەکەنەوە وەکو ئاستی یەکەم نیە تەنها ڕنگ بکەن و چەند ڕەنگی تایبەتشمان بۆ داناوە تەنها ئەم ڕەنگانە بەکاردێنێن. تەمەنی با بڵین ئاستی سێیەم تەمەنیان گەورەترە بەڵام وێنەکە قورسترە ئەمان بۆ خۆیان وێنەکە دووبارە دەکەنەوە ڕەنگکانش بە فکری خۆیان بەکاردێن ئێمە بۆماندانناوە بۆتاندانە ئەو لیژنەیە کە بەشدارە بێت و هەڵسەنگاندن بۆ وێنەکانەکات لیژنەکە لەسەر چ بنەمایەک هەڵسەنگاندنیان بۆ لێژنەکە ئێمە بە هەمهەنجی لەگەڵ پەیمانگای هونەرجوانەکانی هەولێر تەنسیقمان کردووە 3 مامۆستای ئەکادمی دانراوە لە کۆتایی پێشبڕکێیەکە ئەمە هەڵدەستن بە ئەنجامدانی هەڵسەنگاندنەکە براوەکان لەنان ئەوان دیار دەکرێت یەکەم و دووەمی سەر هەر ئاستێک ئێمە خەڵاتی گەورەمان بۆیان داناوە لەنان ئەوان هەڵدەبژێردرێت. باشە کەوا بێت ئێوە تەنها خەڵاتەکان ئەدەنێ و چۆن کوردەواری خۆمان لە بڕۆن خواتان لەگەڵ یا دەستیانە گرن ئەگەر زانن بەهرەمەندن لیژنەکە ئەوە هەڵە سەنگێنێ ئەمە بەڕاستی بەهرەمەندە و دەستی ڕسمی هەیە دواتر ئەمانە پەریان پێدەن لەگەڵ مامۆستای تایبەت دایانێن پەرە بدەن. ئێمە دواتر چەند کارێکی تر هەیە بۆ ئەو منداڵانە ئەنجام بدەین لە بیدایەتیش باسم کرد پێشەنگایان بۆ دەکەینەوە چەندین چاڵاکی هەیە لە لقەکەم بۆیان ئەنجام بدەین چاڵاکترمانێ لە پاشان کاری دەستی چی ئەتوانی بەشداربی لەوێن دەرێژ ئەتوانن دووبارە بەشدار ببنەوە چەندین شتی تریش لە بابرین لە دوای پێشەیەەکە بۆیان ئەنجام بدەین. کاتە ئەمە هەر ئەوانی کە لە دوای ئەوە هەڵسانگاندنەکەتان بۆ کرد بەس ئەوانی کە براوە بوونە مافی ئەوان هەیە کە بەشدار بن لە قۆناغەکانی دیکە لەگەڵ ئێوە. بەڵێ بەڵێ بەس ئەوانێ کە بەهرەمەند و هاتوویان هەیە. باشە من ئاماژەم بەوە کرد کە 600 منداڵ بەشدارە بێت. ئێستا یەکسەر بیرەکەینەوە دۆخەکە لە ڕووی خۆپارێزی لە ڕووی ڕێکارەکان کە لە دووری نێوان بپارێزرێت لە نێوان کەسەکانە بەزانین ئەوە چۆن توانیتانە کۆنتترۆڵیەوە بکەن بە چ میکانیزمێک ئەم منداڵانە بەشدارەکان هەمویان لە یەک شوێن یا بە شێوەی ئۆنلاینە. ئێمە لە لقی ڕۆیال مۆڵ ئەم چاڵاکی ئەنجام دەین ڕۆژانە 100 منداڵ بەشداری پێ دەکەین ڕێنمایی تەندروستیش تەواو جێبەجێ کراوە دەمامک دەبەسترێ شوێنەکان بە جۆرێک دانراوە کە دووری لە نێوانیان هەیە و هەروەها کەمترین هەوڵ دەدەین کەمترین بەرکەوتە لە نێوان منداڵەکان دروست بێ بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە هەنی ڕێکاری دووچ بە تەواوی جێبەجێ کراوە گیراوتە بەر ئەو منداڵی کە لە 100 کەسی با بڵێن قۆناغێک بەشداریەکە دوایە 100 کەسی دیکە کاتە بە 7 قۆناغ ئەم پێش بڕکێ بەڕێوەچێت هەیەتیانە بێوێت 2 جار بەشدار بێت واتە بەدڵی نەبوو وێنەکەیدا بە لیژنە دووبارە دێتەوە مناڵ دوو دڵی هەیە ئەتوانم ماوەسا دووبارەی کەمەوە. ئێمە لێژنێکی بەڕێوەبردنمان هەیە کە ڕۆژانە 100 منداڵ بانگ دەکەین ناوەکانمان بە لیست ئامادە کردووە ڕۆژانە 100 ناو ئامادە دەکەین منداڵ بۆ هەیە یەک جار بەشداری بکاتن جاری دوم ناتوانێت بەشداری بکاتن بۆ ماوەی 7 ڕۆژ ئەم پێشبڕکێ بەردەوام دەبێت. باشە کاتەوا بێت لە ماوەی ئەو 7 ڕۆژە هێشتا مەجای ئەوە تیا هەیە کە ئێستا کەسانێکن لە ڕێی بەرنامەکەمانەوە زانیان ئەم پێشبڕکێ بەڕێوەچێت و هەفتێکیشان هێشتا بەدەستێن ڕۆ یەکەم ڕۆژەوەیە ڕاستە حەز بکەن بەشداری بکەن پێیان خۆش بێت چۆن ئەتوانن یاخود تەواوی تر ژمارەکان دیاری کراوە تر بەشداربوون نییە. ئێمە سەرحات هەتا وەکو ڕۆژی پێنجشەم منداڵ دەرفەتی هەبوو خۆی ناونووس بکە لە ڕۆژی پێنجشەمەوە تاو ناونووسین نەما هیچ منداڵێک ناتوانین لە پاشان بەشداری بکات چونمە تارگێتێکمان هەیە ژمارەیەکمان بۆ خۆماندان و ناتوانین لۆن زیاتر منداڵ بەشداری پێ بکەین یەک هەفتە ئەمە ئەتوانین لەم پێشبڕکێ بەردەوام بیت چکم شتەکە هەم بەرنامەی بۆ دانراوە لە پاشان هەرسەنگاندن دەکرێت کاتمان پێویستە دووبارە خەڵکەی دێنی نێوناو لە خەڵات و شت دابەش دەکرێت بۆیە لەو 700 منداڵی ئێمە زیاتر ناتوان بەشداری پێ بکەین. زۆر باشە ئەو وێنانی کە هەڵبژێردراون کە منداڵەکان بە پێی قۆناغەکانی تەمەنیان ئەبیان کێشن مەبەستان شتێکی تایبەت بۆ لێی ویستانە کاریگەری لەسەر چی بکەن ئامانج لەو وێنانێک هەڵتان بژاردە چ کاریگەریکی هەیە لەسەر دەرونی منداڵەکە.
ئەم وێنەی کێمە دامان ناوە تعبیر لە ژینگە دەکات منداڵ چۆن فێر ئەو بیکە ژینگەی خۆش بوێ چۆن هەوڵ بداتن کە پاک و خاوێنی ژینگە بپارێزی دوێنەی ئاستی دووەم و سێەم زیاتر تعبیر لەو ژینگە دەکاتن کە منداڵ فێر ببی کو بتوانێت ژینگەی خۆش بێ کو بتوانێت پاک و خاوێنی ژینگە بپارێزێت چاتر لەوەدایە زۆر باشە ئەمە چەندەم ساڵە کە ئەم جۆرە پێشبڕکێ بەڕێوە دەچێت دووەم ساڵە دووەم ساڵە بەڕێوە دەچێت بەتەمان زیاتری بکەن یان ژمارەی ئەو کەسانی کە بەشدار بن زیاتر بێت لە ساڵانی داهاتوو یان بەتەمان پەل بکێشن بۆ ناو شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەم ساڵکان جامماندا لەسەر ئاشتی شاری هەولێر بوو بە هەمان شێوە ساڵی ڕابردووش هەر لەسەر ئاشتی شاری هەولێر بوو ساڵی ڕابرد 250 منداڵ بەشداری کرد خۆشبختانە ئەو ساڵ ژمارەکە دوو بەرامبەر زیاتریش بووە زیاتر بووە ئێمە هەوڵ دەین ئیشاڵە بە پێی توانە بتوانین ئەو منداڵانی کە حەزیان لێ لە شارەکانی تریش بتوانن بەشداری پێ بکەن ئاساییە ئێستا لەناو ئەم 600 منداڵە تەنیا بەس منداڵانی هەولێری تێدا منداڵانی سلێمانی و دووهۆک و زاخۆ شوێنەکانی تری نانە بەس ئاشتی شاری هەولێرە باشە ئەگەر ئێوە بتانەوێت ئەم پێشبڕکێ پەرە پێ بدەن ئەم جارە هەوڵی ئەوەدەن ئێوە بچنە شارەکان یاخود منداڵەکان دێنن بۆ هەولێر ئێمە ئەم ساڵاچە تەنها لە شاری هەولێر دەکرێتن بەڵام دەکرێت ئێمە بۆ جارانی داهاتوو شوێنەکانمان فراوانتر بکەین هەر منداڵێک ئەگەر لە شارەکانی تریش حەزی کرد بەژاری بکاتن ئاساییە ئەمە دەکرێت ئامادەکاری زیاتر بکەین پرۆژەکە زیاتر گەورە بکەین دەتوانن بەژاری پێ بکەین لە شارەکانی تریش زۆر باشە بەو پێی کە ئێسای وە ژمارەکانتان لەلایە و ناوەکانتان لەلایە ئەو 600 منداڵە ئەتوانین پێم بڵێ ڕێژەی بەشداربووان لە کچان زۆرتر بووە لە کوڕان ڕێژەی کچان زیاتر لە ئاسی یەکەم تەمەنی 6 ساڵ تا وەکو 8 ساڵ ڕێژەی کچان زیاترە لە ئاستی دووەمیش بە هەمان شێوە کوڕ زیاترە لە ئاستی سێەم ژمارەیەکی کەم بەشداری کردووە بەڵام کوڕ زیاترە لە ئاستی سێم چەندێکە ژماری بەشدار بووە بەنزیکەی 100 منداڵە بێت 100 منداڵن ئێوە تەمەنی 13 هەتا وەکو 15 ساڵ زۆر ئێوە فلتەرێک هەیە بە مناڵەکان پێ تێپەڕن بەشدار ببن دواتر یاخود هەر یەکسەر بەشدارە بن لە پێشبڕکێکە ئێمە هیچ مەرجێکی قورسماندانە ناوە یەکسەر ئەتوانن بەشدار بن بەڵام لە کاتی هەرسەنگاندنەکەی ئەوەی کە با بڵێن دەستی وێنەی هەشە منداڵ هەیە تەنها حەزی لێ بەشداری پێ بکاتن ئەوەی کە لە کاتی هەرسەنگاندن کە مامۆستاکانی هونەر جوانەکان ئەنجامی دەدەن ئەوەی کە با بڵێن دەستی هونەری باش نییە ئاوت دەکری وەرقەکەی بۆ نمونە ئەمڕۆ براوەکان هەڵەبژێرن لە سەتی یەکەم چ کاتێک پێشەنگا بۆ ئەو کۆمەڵەیە دەکرێت یاخود هەموو پێشبڕکێکە تەواو ئەبێت و دواتر پێشەنگا بۆ هەر قۆناغێک هەموو قۆناغەکان کۆکرێتەوە بە یەکجار پێشەنگان بکرێت مەبەستمە کاتی پێشەنگاکە و کاتەکەی کە باستان کرد دوای ئەوە دوای هەڵسەنگاندنەکە کێیەکە لیسانەوە لەگەڵانە کۆنتاکت دروستەکەن بەڵێ ئێمە ژمارە تەلەفۆنی هەموو منداڵەکانمان لایە بە ناویسیان و ژمارە تەلەفۆنیان هیچ کاتێکی دیاریکراماندانە نایە بۆی چ کاتێک ئێمە ئەم پێشەنگای دەکەین بەڵام ئەمە هەرسەنگاندن دەکەین بزانین ئاسی منداڵەکان چۆنە بە گوێری ئەو هەرسەنگاندنە و ژمارەی منداڵەکان کە لە کۆتایی چەند منداڵ دەمێنێنەوە کە بەهرەیان زۆر باشە ئەو کاتێکی دیاریکرااو دادنێن دووبارە خەبەری هەموو منداڵەکان دەینەوە کە لەم پێشەنگای بەژار بن زۆر باشە ئەو لژنەی کە هەڵسەنگاندنە کات بۆ منداڵەکان هەمویان لە ڕەگەزی نێرن سێ مامۆستای پەیمانگای هونەر بەڵێ هەرسێکیان نێرن ئەو من بۆی ئەو پرسیارە مەبەستم هەبوو لێ چونکە ئێوە لە ناو لیژنەکەتان هیچ خانوێکتان نیە و بە مەرجێک خانمان زۆر لە ڕووی ڕۆحیەوە زووتر کۆنتاکت لەگەڵ مناڵانەکەن بۆچی هیچ خانوێک بەشدار نەبوو ئێوە داواتان نەکردو یا خۆیان پێشیاریان نەکردویان نەگونجاوە بۆتان وڵای وەکو گونجان ئاسایی بوو ئەگە ئافرەتیش بە بەڵام ئێمە بە تەنسیق لەگە پەیمانگای هونەرە جوانەکان لەگەر جێگیری بابرین ڕاگری پەیمانگا دانیشتین ئەو هەرسە بە دانانی لێژنەکە کە بەخۆی سەرۆک لێژنەیە دوو ئەندامیشی لەگەڵە بەڵام ئێمە گلەیمان هەیە لە سەرۆک پەیمانگا بۆچی لە ئێمە لە خانمان بەشدار نەبووە لەگەڵ ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو و با ئەو منداڵانەی کە باس لەو منداڵانە بکەین کە خەڵاتیان پێ ئەدرێت منداڵەکانی تر بە بێ خەڵات بەڕێ ئەکرێن یاخود بۆ ئەوانی شتێکی ڕمزی بچووک ئامادە کراوبووی کە ببێت بە پاڵ نەرێک بیان پاڵ پشتی کارە بێ بۆ جارێکی تر کە بەشدار بن ئێمە بۆ براوەکان ئەوە خەڵاتی گەورەدان درراوە لەگەر مامۆستایانیش باسمان کرد لەسەر ئەو منداڵانی کە نابنە براوە بەڵام دەستی وێنەیان جوانە بەهرەیەشیان تێدایە بەڵام نەبوونە بابرین براوە یەکەم و دووەم سێم
دیاری تایبەت بوانی ژاندراوە لە هەر ئاستێک ڕەنگە ئێمە دە منداڵ دیاری بکەین ئەوانەیە کە دەستی وێنەیان جوانە خەڵات بوانی ژاندراوە ئینشاڵڵا. لەناو منداڵەکانە هیچ بەشداربوویەک هەیە کە خاوەن پێداویستی تایبەت بێت؟ ساڵانی ڕابردوو نەبوو ئەو ساڵیش هێشتا دەست پێ نەکردووە ڕەنگە هەبێ واتەیە و پێشتر منداڵەکانتان نەبینیوە تەنها بە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندیان پێتانەوە چ ئاسانکاریەکتان کردووە بۆ منداڵەکان واتە هێنانی ئەو کەرستانەی کە وێنەکەی پێکێشن هی خۆیانە هی ئێوەیە مەرجەکە ئەو وەرەقەی بەکاری هێنن ئایفۆر بێت لەلای ئێوە یان مەرجەکانم پێ بڵێ گواستنەوەکانیان کە لە شوێنی خۆیانەوە بیانگەێنە ئەو شوێنی کە وێنەکانی لێ دەکێشن. وەکو پێداویستی ئێمە هەموو پێداویستە چی وێنە چشتمان ئامادە کردووە لە قەلەم لە مابنی وەرەقە لە هەموو شتێک تەنها گواستنەوەکە لە سەوانە کە سەردان لە مکەن بۆلقی ڕۆیال مۆڵ بەڵام وەکو پێویستی هەموو پێویستێک ئامادەیە تەنها منداڵەکە دێ بەشداری پێشبڕشیەکە دەکات دەگەڕێتەوە. باسیەوەت کرد کە ئەو دوو قۆناغی سەرەتا تەمەنەکانی یەکەم و دووهەم هیناوەند وێنەی سروشت و ژینگەیە قۆناغی گەورەترەکان چ وێنێکتان بۆ دانەوە ئێلەمانێک ئیشی لەسەر بکەن؟ قۆناغی دووەم و سێیەم باسی لە ژینگە دەگاتن یەکەم ئەوانەی کە زۆر بچووکن وێنەیە کە دانراوە ئەوان تەنها ڕنگ دەکەنەوە بچووکن وێنەی چییە؟ وێنەی تیارێکی منداڵانە کە چە ڕەنگێکی ئاسانی تێدا بەکار هاتووە ئەوان تەنها دووبارە هەڵدەسن بە ڕەنگکردنەوەی وێنەکە. واتە ئامانجتان لەوەیە کە منداڵان سروشتیان خۆش بێت و ژینگیان خۆش بێت بۆیە شتێکی چۆنەڵێت ئۆلگویەکی واتان هەڵبژاردووە کە وێنەی ژینگە و سروشت بێت؟ بەڵێ بە دڵنیایەوە. وێنەی کێتان هەڵبژاردووە کە بیکەن؟ وێنەکە سروشتێکە کە لە بابرێن باخسەک پێک دێت باخچێکی گەورەیە چەنداڵێکی لە ناوە خانوویەکە کە منداڵی فێر دەکا و پاک و خاوێنی ئەو شوێنە بپارێزی و ژینگەت خۆش بێت. منداڵانەها ئەوە یارمەتی ئەوم دانەوانی کە ئێستا بینەری بەرنامەکەەوە تزانیتان کە ئەو بابەتەی کە وێنەی لەسەرکەشنەوە یارمەتیە بوو کە بزان لە ماڵەوە ئیشی لەسەر بکەن. قۆپیەکمان بۆیان کرد ئاساییەوە نییە؟ ئاساییە باشە بابزانم جگەلەوە ئەو منداڵانی کە بەشدارە بن پلانتان بۆ یەکەمەکان لە هەر کامێکان یەکەمەکان جگە لە خەڵات لە ساڵی داهاتوو کە بێتەوە بەشداریان پێ ئەەکەنەوە دووبارە؟ بێگومان بەڵێ دڵنیام هەرچەندەمە دووەم ساڵ ئێمە ئەنجامی دەدەین بەڵام دڵنیام ئەو منداڵانی کە ئەم ساڵ بەشداری دەکەن دڵنیام لەوەی کە چەندین منداڵ بۆ لە ساڵی ڕابردوش بەشداری کردیە بۆی ئاساییە هەموو ساڵان ئەمە بۆ هەموو منداڵانە هەر ساڵێک هەر منداڵێک بووە بەشداری بکاتەوە ئاسایەتوانی بەشداری بکات. ئەمە ڕێگر نابین لە بەردەم ئەوەی کە ساڵی ڕابردوو بەشداری کردی ئەم ساڵ نابی بەشداری بکات. باشە زۆر چاکە. من ئێستا باس لەوە ناکەم بڵێم ساڵانە چەندێکی پێ ئەچێت هەتاوەکو ئێوە چالاکیەک بۆ منداڵان ئەنجامەدەن چون نەزانم دوو ساڵی کە تێپەڕی هەموو چالاکیەکان وەستا بوون بەڵام بەگشتی چالاکیەکانی ئەوە چەندێک جارێکە بۆ منداڵان چەندێک جارێ مناڵان ئەخەنە جوڵە و هزر و بیریانە خەنە جوڵەوە چۆنە کاری چالاکیەکانتان؟ ئێمە چاڵاکی زۆرمان هەیە لە شاری یاری ئیسماعیلاند ئەمە پێ بچیوەنە شان چاڵاکیەکە چاڵاکی ترمان هەیە کە هەر منداڵێک کاری دەستی چۆن ئەکاتن مەکە لە چەند جۆرێک پێک دێ هەیە بە خواردن بەژاریەکە هەیە بە کاری دەستی بەژاریەکە زۆرن بەرنامەمان هەیە کە بەرنامەکە ڕێماییە لۆ منداڵان کە هەرچەندە ئێستا بەهۆی ئەوێ ڕاگیراوە لە ماوەیەکی کاتی لەبەرم لە خۆش کۆڕۆنایە بەڵام بەردەوام بەرنامەمان هەبووە چەندین بەرنامەش هەبووە کە ئەمە بەردەوام لۆ منداڵان دەیکەین وەکو هەر چەندین بابڕین یارمەتی وشتی باشمانە بە بۆ منداڵەخان بێداویستیەکان چەندین جار هێنامانەتە ناو شاری یاری ئیسماعیلان کاتێکی خۆشیان بەسەر بردووە بە شێوەیەکی بەخۆڕایی بۆ ئێمە بەردەوام لە خزمەتی منداڵانی بەردەوام هەوڵمانداوە منداڵان دڵخۆشکەین بەردەوام هەڵمانداوە منداڵان لە چۆن دڵی لە کەش و هەوایەکی ناخۆش بینینە بۆ کەشوایکی خۆش بەداخەوە منداڵی ئێستا بەڕاستی دەتوانم برێم ئاڵودەی سۆشیال میدیا بووە کە کاتێکی زۆر بە یاری ئەلکترۆنیەکان بەسەر دەبات و کاتێکی زۆری لێ دەڕوە ئەم لێهاتوی و ئەم زیرەکی هەیە بەڕاستی هەموو لە ناو دەچێ بۆ ئێمە هەوڵمانداوە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بی لەم کەشە دەری بخەین بیهینی ناو کەشەشی کە بەڕاستی خۆشی ببینی لە ژیان
باشە دەستەکانت خۆش بێت ئارام فواد ئەحمەد کا سەرپەرشتیاری پێشبڕکێی وێنەکێشان بۆ هیوایی کە جارێکی دیکە یاریە کۆنەکان کە وەکو هەلوکێن و پەتپەتێن و ماڵە باجنەوە بابەتەکە خۆمان یاریمان پێکردە وەکو بتوانن وەکو فستیڤاڵێکی لێ بکەن منداڵان بەو یاریانە ئاشنا بکەن ئێستا هەمویان لە ژوورە نووسنەکانی خۆیان و یاریەکی ئەلکترۆنیەکەن زۆر سپاس دەکەم دەستان خۆشبی زۆر سپاس بۆ ئێوەش دەستی زۆر سپاس بەڵێ پێکەوە ئێستا بینەری ڕەوشی کەش و هەوا دەبیم بزانین بە چ شێوەیەکە. وەک بینیمان لە ئورومیە لە ڕۆژهەڵاتی کوردستان باران بوو لە دەرسیم لە قەرس لە باکوور ئەوە وەکو دیسانەوە بڵێن باران بوو یعنی لە هەندێک شوێنەکان باران بوو لە هەردێکی خۆرەتاو بوو پلەکانی گەرما یاری خۆیان دەکەن لەم ڕۆژانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بارانەکە ڕەحمەتە و هەر بە دوای ئاگەڕینکەی باران بگەڕێت و چۆن کە گەرمیشە بێت هیچ چارەسەرێکمان نییە لە خۆفێنکردنەوە زیاتر نەبێت بەڵام خۆڵبارین زۆر کێشەیە تەنگە نەفەسی بۆ زۆر کەس دروست دەکات ئاستەنگ دروست دەکات لە ڕوانین و بینینی کاتێکە شۆفێرەکان هاتوچۆکان بە شەقامەکان بۆیە لە شەپۆلێکی خۆڵبارینی پارێزگاکانی باکووری کوردستان بە تایبەت لە پارێزگای ماردین ئەوەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە و کە لە چەند شارۆچکەیەک ماوەی بینین کەم بۆتەوە وەک لە وێنەکانیشا دەیبینین بۆتە هۆی دروستبوونی گرفت بۆ شۆفێران هەر بەهۆی خۆڵبارینەکەەوە و گەشتیارانەی کە سەردانی شوێنە گەشتیارەکانیان کردبوو دووچاری ئاستەنگ بوونەتەوەی تر هەندێکیان هەیە بەو کەش و هەوای ڕانەهاتووە لە شوێنێکی ترەوە ڕۆشتووە تەنگە نەفەسی توش دەبێت یاخود لە ڕێگەکان شارەزانین ئەمەش کێشێکی زۆر دروست دەکات بەڕێوەبەراتی کەشناسی ناوچەکەش ئاماژە بەوە دەکات ئەمڕۆ کاریگەریەکانی شەپۆلی خۆڵبارین بەرەو کەمبوونەوە دەڕوات و هاوکات بەرپرسانی شارەکە داوا لە هاوڵاتیانیشەکەن کە ئاگاداری خۆیان بن بە وریاییەوە شۆفێری بکەن لە ئەو شەقامانی کە شارەزانین یاخود ئەگەر شارەزاشن هەر دیسانەوە با وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو کەش و هەوایە بکەن تاوەکو چاکە بێتەوە ئەگەریش زۆر پێویست نەبێت ئەوە لە ماڵ نەچنە دەرەوە.
ڕاستە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە وەک دەبینی خۆڵبارین زۆرە باران نییە بەڵام لە هەندێک شوێن هەیە کە دەتوانین بڵین تاڕادەیەک سەقامگیری بە ناوچەکەەوە هەیە لە ڕووی کەش و هەواوە و ژینگە پارێزانیش هەوڵی ئەوەیان داوە ئەو سەقامگیریە لە ڕووی کەش و هەوا بپارێزن بە تایبەت ژینگە پارێزان لە دەریاچەی وانی باکووری کوردستان کە لە هەوڵدان بۆ زیادکردنی ژماری ئەو باڵندانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسرە بۆچی لەم شوێنە باسی ئەم بابەتە ئەکەین چونکە دەریاچەی وان یەکێکە لەو دەریاچانی کە باڵندەیەکی زۆر ئەتوانێت لەوێ بژی بەهۆی ئەو کەش و هەوایی کە لەوێ هەیە لە ئەنجامی هەوڵەکانیشیان هی ئەو ژینگە پارێزانە ئێستا زیاتر لە 215 جۆر باڵندەی جیاواز کە مەترسی لە ناوچوونیان لەسەر بووە لە دەوروبەری دەریاچەکە دەژین کە بەشێکیان ساڵانە کۆش دەکەن و دووبارە دەگەڕێن و ناوچەکە بێگومان ژمارەی ئەو باڵندانە زۆر زیاتر لە 400 باڵندە تێئەپەڕێت کە مەترسی لە ناوچوونیان لەسرە بەڵام لاوێ نزیکەی 200 دانە زیاتر ئێستا گەڕانەتەوە ناوچەکە با پێکەوە بینەربی. دەریاچەی وان بە یەکێک لە گرنگترین و گونجاوترین ژینگە بۆ باڵندەکاندا دەنرێت کە لەوێوە کۆچی گەرمیان و کوێستانی خۆیان دەست پێ دەکەن و کۆچایی پێدەهێنن. لە ڕووی گەشتیاری و زانستی گیانەوەرزانیش بە تایبەت باڵندە ناسەکان و ژینگە دۆستان بە ناوچەیەکی سەرنجڕاکێش کە ساڵانە بۆ لێکۆڵینەوە لەسەر ژمارەی باڵندەکان و بەسەربردننی پشۆکانی ساڵ خەڵکێکی زۆر ڕوو لەو ناوچەیە دەکات. دەریاچەی وان چەندین جۆر تایبەتمەندی هەیە یەکێک لە تایبەتمەندیەکانی ژینگە لەبارەکەیەتی چونکە سەدان جۆری باڵندە دەتوانێت لەو ژینگە لەبارەدا بژی بۆ نمونە مراوی دیکۆرۆکس جۆرە مراویەکە لە هەموو جیهان مەترسی لە ناوچوونی لەسەر و دەبینین ژمارەی زۆری ئەو باڵندەیە لێرە دەژین. بەهۆی لەباری ژینگەی دەریاچەکە و ناوچەکە بەگشتی چەندین جۆری باڵندە ڕوو لە دەریاچەکە دەکەن بەڵام بەشێک لەو باڵندانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسەر بوو ئێستا بە هەوڵەکانی ژینگە پارێزان ژمارەیان بەرەو زیادبوون دەچێت. ژمارەی ئەو جۆرە باڵندانش کە مەترسی لە ناوچوونیان لەسرە 450 جۆرە کە ئێستا لەو ژمارەیە زیاتر لە 215 جۆر باڵندە لە ناوچەکە دەبینرێت و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەکەیان زیاد دەکات. ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرە بۆ ژینگە پارێزان. پاراستنی دەریاچەکە و ژینگەکەی واتە پاراستنی هەموو جۆرە و باڵندانەی کە مەترسی لە ناوچویان لەسرە کە ئەم ناوچەیە ژینگەیەکی لەبار و گونجاوە بۆیە ئەگەر بەم شێوەیە پارێزگاری لە ژینگەی ناوچەکە بکرێت و هەروەها ڕاو قەدەغە بگرێت ئێمە گەرەنتی ئەوە دەدەین کە جۆری ئەو باڵندانە زیاد بکەن و لە مەترسی لە ناوچوون بیان پارێزین. ژینگە پارێزانی وانی باکووری کوردستان لە هەوڵدان زیاترین هۆشیاری لە ناو گەشتیاران و خەڵکی ناوچەکە سەبارەت بە پاراستنی ژینگەکە بڵاو بکەنەوە بۆ ئەوەی ئەم دەریاچەیە ئەو تایبەتمەندیانەی کە هەیەی لە دەستی نەدات و ببێتە ژینگەیەکی گونجاوی هەمیشەیی بۆ باڵندەکان بەگشتی و ئەو باڵندانەشی کە مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت. جیا لە بابەتی پاراستنی ژینگە و کەش و هەوا هەر لە باکووری کوردستانە مێنمەوە بەڵام بە بابەتێکی تر ئەویش بەرپرسان و کاربەدەستانی پارێزگای ڕەحا لە باکووری کوردستان وەک هاندانێک بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک ڤاکسینی دژە کۆڕۆنا وەربگرن وەک ئەوەی کە دەبینن لەلای خۆشمان هەڵمەتەکان چڕ کراوەتەوە بۆی کە خەڵک بچێت ڤاکسین وەربگرێت ئەمان بە شێوازێکی تر هەڵمەتێکیان ڕاگەیاندووە کە لە هەڵمەتەکە هەر کەسێک ڤاکسین وەربگرێت ناویش خۆشی تۆمار بکات ئەوە ناوەکەی ئەخرێتە سندوقێکەوە دواتر تیر و پشکی بۆ ئەکرێت لەناو چەند کەسێک هەڵەبژێرێت و دیارەک وەکو پایسکلێک یاخود تابلێتێک یاخود کۆمپیوتەرێک و یان چەند کەلوپەلێکی دیکەی پێدەن و ئێستا چەند کەسێک دوای وەرگرتنی ڤاکسینەکە بوونەتە خاوەنی پایسکلەکە ئەوە نییە تەنها بەس ئەمە هەڵمەتێک بێ و جێبەجێ نەکرابێت ناویان لە تورپشکیش دەرچووە و بوونەتە خاوەنی پایسکل و تابلێت و ئەو بابەتانی دیکە. بەرپرسانی شارەکە ئەو هەنگاوە بۆ کەمکردنەوەی ژمارەی توشبوون بە کۆرۆنا و خۆپارێزی لە پەتای کۆرۆنا گرتۆتە بەر. بەڵێ لە ماوەی ڕابردوش بوو کە وەرگرتنی ڤاکسین بەرامبەر بە ئەوەی هەر کەسێک ڤاکسین بەکاربێنێت ئەوە ژەمێک خۆراک بە بێ بەرامبەر وەرئەگرێت ئەمەش هەر وڵاتێک و بە شێوەیەک ئۆڤەری تایبەت دارێت بۆ نمونە لە ئەمریکا جۆ بایدن بڕیاری ئەوەی دا هەر کەسێک ڤاکسین وەربگرێت ئەوە $100 بە خەڵات پێ بدرێت بۆیە هەر وڵاتێک و بە پێی توانای خۆی یاخود بە پێی بیرۆکەیە کە هەیەی ئەوە خەڵات بۆ کەسانە دەدات یاخود ئۆڤەرێک دەدات بە کەسانێک کە ڤاکسین وەردەگرن.
ئێستاش با پێکەوە بەهای دراوبیانەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین منیش بۆتان دەخوێنمەوە کە چەندن و چین و چۆنیان بەسەر هاتووە کە نرخەکان بەم شێوەیە هەرچەند لە منەوە دوورە نایبینم زۆر بەڵام ئەزانم کە $100 ئەمریکی بەرامبەر بە 148,500 دیناری عراقی 100 یۆرۆ بەرامبەر بە 174,750 دیناری عراقی و 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 2,500 دینار ببورن 250,750 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,400 دیناری عراقی و 100 تومەنی ئێرانیش بەرامبەر بە 5,830 دیناری عراقی مسقالێکی زێری عیار 24 لە زێرا کە بە 430,000 دیناری عراقی مسقالێکی زێری عیار 21 بە 378,000 دیناری عراقیە مسقالێکی زێری عیار 18 بە 322,000 دیناری عراقی من هەموو بەیانیەک بە بینینی بەهای دراوەکان و بە بینینی زێر و زێ و زێر زیاتر زیویتیانە بەڵام ئیتر دەممان ڕاهاتۆ کاڵێن زێر و زیو ئەزانم کە چاوەکانم وردە وردە خەریکە بەرەو کەسبینین ئەچن بۆیە خەمی ئەوەمە هەوڵی ئەوە ئەدەم ئەم جارە بتوانم گرافیکێک لەسەرەوە هەمادە بکەم چی بکەین کە چاوەکانمان بەرەو کەسبوون نەچێت و لە مەودایەکی دووریشەوە بتوانین شت ببینین هەرچەند ئەمە پەیوەندێکی زۆری هەیە بەوەی کە جۆری خواردن لە منداڵیەوە چۆن خواردنت خواردووە ساگەر بڵێن گێزەر ئەگەر بە درێژایی کات بیخۆی بۆ چاو باشە تازە لە بن تێپەڕی هەموو بەیانیان ئەوەم بیرەکەوێتە کە چاوەکانم خەریکە کزە من باشە بۆ هیوای کە چاوی کەس نەبێت و چاوەکانتان تیژ بێت بۆی کە بتوانن کاری هوەری دیمەنی جوان سروشتی جوان ببینن ئەوە ئەو هیوایەتان بخوازم ئێستا باسی بابەتێک یا کارێکی هوەری ئەەکەم کە هزرێکی زۆری ئەوێت بینینێکی زۆری ئەوێت کە کەسەکە جوان سەرنج بخاتە سەر ئەو کارێکە ئەیکات کارێکی دەستیە هوەرێکی دێرینە کە مێژۆکەش یەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ لەمەوبەر لە وڵاتانی ئاسیا سەری هەڵداوە و ئێستا ئەو هوەرە بەردەوامە بە شێوەیەکی ئەکادمی پەرەی پێدراوە بە تایبەت لە مسر ئەویش دیزاینەرێکی مسرە کە ساڵانێکە گرنگی بەکاری باتیک دەدات دەیا ساڵن باتیک چییە؟ باسەکرێت کە باتیک چییە؟ بە تەکنیکێکی نوێی نەخش و نیگار لەسەر پارچە قماشەکان نەخشێن دروست دەکەن و ئەو دیزاینەرە دەیەوێت ستایلی وڵاتەکەی بە هەموو جیهان بناسێنێت و لە جیاتی بەرهەمی بیانی گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدرێت لەم بابەتەدا ئاشنا دەبین بە هوەری باتیک یاخود هوەری نەخشاندن لەسەر قماش کە پێویستە بە سەلیقەی کەسەکە و بینین و ڕەسمکردن لەسەر ئەو پارچە قماشانە بابینەر بین ڕنگ و قماش کەرەستەی سەرەکین لەم هوەرە مێژوویە باتیک یاخود نەخشاندن لەسەر قماش جۆرێکە لە هوەری دیزاینکردن لەسەر قماش کە ناوەکەی بەواتای مانەوەی درێژخایەن دێت لە کۆنەوە بۆ نەخشاندنی نەخش و نیگار لەسەر قماشە سادەکان بەکار هاتووە سەمەر کە خولیایەکی زۆری بۆ ئەم هوەرە هەیە ڕۆژانە ئاوێتە بە ڕەنگەکان دەبێت و دیزاینەکانی ناو هزروبیری لەسەر قماشەکان دەنەخشێنێت ئێستا هوەری باتیک تا ڕاددەیەک بەرەو لە ناوچوون شۆ زیاتر بەو هۆیەی کە شارەزایانی ئەم هوەرە ئەزمموی خۆیان نەخستۆتە خزمەتی کەسانێک کە فێر ببن و لە ناوچوون بیان پارێزن دەتوانم بڵێم ڕاهێنان لەم هوەرە کارێکی ئەستەمە و تەکنیکی وردی تێدا ئەو بەشەی کە لە قماشەکە ڕەنگەکانی لەسەر نانەخشێنرێت دەبێ بە مۆمی تواوە داپۆشرێت دواتر ڕنگ لەسەر بەشەکانی دیکە دادەنرێت و بە هەڵکێشانی قماشەکە لە ئاوی گەرم مۆمەکە لە قماشەکە جیا دەبێتەوە ڕەنگەکە دەمێنێتەوە و وێنەکەی لەسەر چاپ دەبێت خۆزگە دەمتوانی ستایلی میسری لەم هوەرە بە هەموو جیهان بناسێن و لە جیاتی جلوبەرێک هاوردە بکرێت بە دیزاینی جیاواز و بیانی ئەوە دیزاین و نەخشی ستایلی میسری کۆن بنەخشێنرە دەتوانم بڵێم ئەم جۆرە ستایلی قماش و نەخشاندنە زیاتر لە پارێزگای سینەماوە لێکۆڵینەوە کولتوری و مێژوویەکان ئەوەیان دەرخستووە سەرەتا پارچەی باتیکراو بۆ داپۆشینی مردوەکان و تابوتەکانیان
لە سەردەمی کۆنی میسری بەکار هاتووە. تەنیا لەو کاتە ڕەنگی شینیان بەکارهێناوە. دواتر بەپێی کات و پێشکەوتن بۆ جلوبەرگ و پەردە و پێداویستی دیکە لەم جۆرە قوماشە بەکار هاتووە و ڕەنگەکانی دیکەی بۆ زیاد کراوە. ببینن خولیای مرۆڤەکانە کە چۆن هاوسەنگی لە هەندێک شوێن ڕائەگرێ لە جیهان، لە هەندێک شوێنیش هاوسەنگیەکان تێکەدا. بۆ نمونە خانمە خولیای ئەوەی بوو کە بەو پارچە قماشانە وێنە دروست بکات کە هاوسەنگێکی جوانی لە نێوان ستایلی میسری ڕاگرتووە لەگەڵ ستایلێکی نوێ و سەردەمانە. کەسێکی دیکە دەبینی خولیایەکی دیکەی هەیە بۆ ڕاوکردنی ئاژەڵ، بەڵام کەسێکی دیکە خولیایەکی تری هەیە ئاژەڵ بەخێوەکان لە ماڵەکەی. بۆیە خولیاکانی ئێمن کە ئەم گۆی زەویان یا وا لێ کردووە کە ئەو هاوسەنگێکی هەیەی بشێوێت یا وەکو خۆی بمێنێت. جا لێرە باسی هاوڵاتێکی فەڵەستینیەکەم کە خولیای ئەوەی هەیە پشیلە بەخێو بکات یاخود لە پێناو ڕزگارکردنی پشیلەکان لە مردن و بێلانەکان ماڵەکەی خۆی بۆ پشیلەکان تەرخان دەکات. ئەو جگەلەوەی کە شوێنیان بۆ دابینەکات هاوکات خواردن، پێداویستی، چارەسەر بە پشیلانەی کە برینارن یاخود کێشەیەکی بە شێوازێکیان هەیە سارەیەک لیانی داوە دەست و قاچیان شکاوە، بەم شێوەیە ئەو پارێزگاریان لێکات. کارەکەشی لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بە گرنگ باسەکرێت، بەشێکی دیکەش بە تەنز و گاڵتەوە لەبارەی کارەکانیەوە قسە دەکەن. هاوڵاتیشی فەڵەستین هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی پشیلە بێلانەکان دەست پێ کردو و ماڵەکەی خۆی لە خانیونس بۆ تەرخان کردوون. هەر کاتێکیش پشیلەیەک لەسەر شەقام و کۆڵانەکان دەدۆزێتەوە چاودێدری تەندروستی دەکات و ئەگەر بریندار بێت تیماری دەکات و پاشان خواردن و خواردنەوەی بۆ دابین دەکات. في الشوارع في ناس بتتخلى عنهم تلعب عليهم يوم يومين ثلاثة. بیرم لەوە کردەوە پشیلە بێلانەکان لەسەر شەقامەکان کۆ بکەمەوە و لەو نەهامەتیە ڕزگاریان بکەم. ڕۆژانە 2 بۆ 3 کاتژمێر یاریان لەگەڵ دەکەم. بەشێک لە وڵاتیان بە تەندروستی و بەباشی پشیلە بەخێو دەکەن. بەشێکی دیکەیان دوای 2 مانگ لەسەر شەقامەکان فڕیان دەدەن. محمود جگە لەوەی شوێن و خواردن بۆ پشیلە بێلانەکان دابین دەکات و لە ماڵەکەی خۆیدا جێگەیان بۆ دەکاتەوە، هاوکات لە ڕووی تەندروستیشەوە چاودێریان دەکات و لەژێر سەرپەرشتی پزیشکی ڤێتەرنەریدا پشیلە بریندار و نەخۆشەکان چارەسەر دەکات. ئەو هەنگاوە ئاژەڵ دۆستەی محمود بۆتە جێگای سەرنجی هاوڵاتیان و تەنانەت ناوەندە فەرمیەکان، بەڵام بەشێک لە هاوڵاتیانیش بەگاڵتەوە باس لە کارەکەی دەکەن و نیگەرانی دەکەن. الشيء اللي أنا بتعرض له هي المضايقات. ئەوەی من نیگەران دەکات قسەی بەشێک لە خەڵکە کاتێک دەڵێن بۆچی ئەو کارە دەکەی، بۆچی ئاگاداری دۆخی مرۆڤەکان نیت و چ سوودێک لەوە وەردەگریت، بۆ ناچی ئاژەڵێک بەخێو بکەی گۆشتەکەی بخورێت. پێویستە ئەم کللتور و بیرکردنەوە لە ناو فەڵەستین بگۆڕین و گرنگی بە پشیلە و ئاژەڵە ماڵیەکان بدەین. ژمارەیەک هاوڵاتی ئاژەڵ دۆست و پزیشکی ڤێتەرنەری تاکە هاوکاری ئەو هاوڵاتی فەڵەستینیان کە کار بۆ ڕزگارکردنی پشیلەکانی سەر شەقام و شۆستەکان دەکەن و لە مردن ڕزگاریان دەکەن. بەشێکیان بۆ گواستنەوە و دۆزینەوەی پشیلەکان هاوکار دەبن و بەشێکی دیکەیان لە کاتی چاودێری و پێدانی خواردن پشتیوانی دەکەن تا ئێستاش توانیویانە ژیانی سەدان پشیلە لە مردن ڕزگار بکەن. جا بە هەمان شێوە خانمێکی دیکە یاخود خانمێک وەکو مرۆڤێکی ئاسایی وەکو ئەو کەسەی تر کاپشیلەکان بەخێوەکە ئەم سمۆرەیەک ڕائەهێنێت. باسی ئەمەتان بۆکەم خانمێک لە ناو یەکێک لە پارکەکانی ئەمریکا سمۆرەیەک فێری بازدان و خۆفڕێدان بەسەر بەرزایی و دارەکانەکات. خانمەکە شوێنێکی تایبەتی وەک دەبینن بۆ مەشقکردن و ڕاهێنان بۆ سمۆرەکە دروست کردووە، چەند تەل و دارێکی هەڵواسیوە بۆ سمۆرەکە و فڕێ دەدات و ئەویش لەسەر و ئەوەی کە لەسەر دارەکانەوە خۆی فڕێداتە سەر تەلبەنەکە و سەر ئەو دارەی کە بۆی دروست کردووە. پێکەوە ئەو دیمەنانە ئەبینین کە ڕاهێنانی ئەو سمۆرەیە بە بازدان سەرنجی میدیاکان و خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشاوە.
جا لە بابەتی سمۆرە و ئاژەڵان با بابەتێکتان بۆ باسکەم کە دو بابەتمانەویش لە ئۆکرانیایە. ئۆکرانیا گرنگی بە تەور و پێداویستیە نەریتیەکانیان زۆر دەدات کە بە درێژایی مێژوو ئەو وڵاتە بەکاری هێناوە. یەکێک لەو پێداویستیانە تەورە کە بە چەندین دیزاین و نەخش و نیگار دروست دەکرێت. دروستکردنی هەر یەکێکیش لەوانە چەند قۆناغێک و سەلیقێ و هەروەها وریایەکی تایبەتی پێویستە. بە شێوەیەک دەبێت کە کەرەستە و کانزاکان لە ژێر 120 پلەی گەرمی سیلیزی لە ناو کوورەیەکدا ئەنرێن بۆ ئەوەی کە شێوەی تەورەکان وەربگرن. مۆسیا ژانێکس یەکێکن لە گروپی پیشەگەرانی کانزایی کە بە شێوەی هونەریانە کار دەکەن لە چیاکانی کارپاتی ئۆکراینە. کەرەستە و کەلوپەلی وەک قاپ و زەنگ و خشتڵی ژنان دروست دەکەن، بەڵام بە درێژایی مێژوویەکێک لە بەنرخترین بەرهەمەکانیان تەور بووە. نەزار خەڵکی بروسکۆریە، ئەوونەوەی شەشەمی خێزانە پیشەگەریە ئۆکرایناکەیە، توانای دروستکردنی تەورە کللتوریەکانی هەیە و بە زاریاریەکانی خۆی ڤیتاڵی تەمەن 9 ساڵیش فێر دەکات. لە وەرشەیەکی هوەریدا لەگەڵ با پیرم کارم دەکرد. سەیری دەستم دەکرد چۆن کەلوپەل و پێداویستەکان دروست دەکات و زۆربەی کات هاوکاریم دەکرد تا خۆم فێر کرد. هەرگیز نەمدەزانی دەبم بە دروستکەری ئەم تەورانە، چونکە لە پەیمانگایەک ئەو فێر نەبووم، بەڵام ئێستا نەوەکەشم فێر دەکەم. لە وەرشەکەدا تەورە ئاساییەکان دەگۆڕن بۆ کاری هوەری کە لە ڕابردوودا بۆ چالاکی وەک شاخەوانی و لە چیاکان و کاری ڕۆژانەی کێڵگە بەکاردەهێنرا. بەڵام ئەمڕۆ ئەو جۆرە تەورانە لە بۆنە نەریتیەکانی وەک ئاهەنگی هاوسەرگیری و ئاهەنگەکانی تردا بەکاردەهێنرێ. پرۆسەکە بە ئاگرێکی بە کڵپەدا دەست پێ دەکات کە پلەی گەرمێکی دەبێت 1200 پلەی سەدی بێت. ئەنجا کانزاکانی وەک برۆنز و مس و ئەلەمنیۆم و زینک و مس بۆ ناو کوورەکە دەڕێژن بۆ ئەوەی شێوەی تەورەکەی تێدا دروست بکرێت. لە ڕابردوودا لە ژیانی ڕۆژانەدا بۆ شاخەوانی لە دۆڵەکان لە چیاکان بەکاردەهێنرا، بەڵام ئێستا ژیان گۆڕاوە و خەڵک پارێزگاری لە ئاژەڵەکان دەکەن و تەورەکان بۆ چالاکی هوەری و خۆشی لە فستیڤالەکان بەکاردەهێنن. خێزانەکە دەتوانێت لە مانگێکدا 30 بۆ 40 تەور دروست بکات ئەگەر داواکاری زۆر لەسەر بێت، کە ئەوانیش دانیشتوانی ناوچەکە کڕیاری سەرەکین و تەورەکان بەکاردێنن بۆ ئاهەنگەکانی هاوسەرگیری یان بۆنە نەریتیەکان. نرخی تەورێک $10 و هەندێک جاریش زیاترە. ئەوەش سوودێکی گەورەی دارایی نییە، بەڵام ئامانجی ئەم خێزانە پیشەوەرە پاراستنی پیشەکەیە لە ناوچوون. بەڵێ بەم شێوەیە لێرەوە کۆتاییمان بە پرۆگرامی ڕۆژ باشێنە و لێرە و ماڵەواییتان لێ ئەەکەم، بەڵام پاشکەمێکی دیکە لە ستۆری هەواڵەکانی کوردستان 24 هەواڵەکانی کاتژمێر 8 پێشکەشەکەم. تا ئەو کاتە خەتان لەگەڵ و ماڵتانەوە.